مامسا لە 14 ساڵیەوە با بڵێن ئەمن هەموو خۆشیی دنیام لە خۆم گرتیتەوە، یعنی نیقابم کرد مامۆستا، هەتا ئێستا برۆم نەکردێ، هیچ مکیاجێکم نەکردێ، نۆکم دانەنا، یعنی هەرچی شتی شەرعیە، هەرچی ڕێی شەرعیە گرتیتمە بەر، یعنی الحەمدوللا قورئانێکی باشیش دەزانم بخوێنم، بەس مامۆستا من یەک پرسیارم هەیە، یعنی لۆ هەتا ئێستا ئەمن سوودی نوێژم لە ژیانی خۆمدا نەدیتە، هەرچەندە زۆر بەو قسەی دڵم توندا، بەڵام لەگەڵ ئەوەی کە ئەمن هەموو خۆشیەکانی دنیام لە خۆم گرتیتەوە وەکو گەنجێک، وەکو هەرزەکارێک، هەتا ئێستا کو بڵێ سوودی نوێژم نەدیتە، یعنی تەئسیری نوێژم لەسەر حیاتم نەدیتە. زۆر باشە، جارێ نازانم تۆ نوێژ بەچی تێگەیشتوویتە و پاشان خۆشیەکانی ژیان بەچی تێگەیشتوویتە؟ خۆشیەکانی ژیان بریتی نییە لەوەی کە تووشی حرام بیت، تۆ ئازانی نینۆکدانان و سەرڕوودکردن و پانتۆڵە پێکردن و چون بۆ هۆڵ و سەماکردن و ئەمانە خۆشی ژیانە؟ تۆ ئەوە بەوە تێگەیشتوویتە؟ نا، خۆشی ژیان بریتیە لە دڵخۆشی. تۆ لەم 18 ساڵەیە دڵخۆش بوویتە، دڵخۆش بوویتە بۆی ئافرەتێکی پاکداوێنی، دڵخۆش بوویتە بۆی کە کەسە تا ئێسا بە خراپە باستی نەکردووە، هەتا ئێسا مەلەفێکی ڕەشت نییە لە ناو خەڵکە، کچێکی سەرڕای ئەوەش، یعنی بوختان و قسەی زۆر زۆریشم لە بۆ کرا، هەر لە ناو عائیلەی خۆشم یان هاوتەمەنی خۆم زۆر، یعنی کو بڵێ گاڵتەم پێ دەکەن شتی ئەو بابەتانە. پاک بە بێباک بە خوشکەکەم، ئەگەر تێکەڵێکی زۆرت هەبێ لەگە خەڵکە ئەم شتانە ڕۆداوە کوتم. دوای ئەوە سوودی نوێژ نازانم چۆن باسێکی، طبعاً تۆ لەم دنیا پاداشتی نوێژ وەرناگری، لەو دنیا پاداشتی نوێژ وەرەگری. من ئەوە لە مناڵیەوە نوێژ ئەەکەمە تا ئیسا خۆ لەم دنیا پاداشتی وەرناگرم، ئەو خەڵکەش لەم دنیا پاداشتی نوێژ وەرناگرێ. سوودەکەی چییە؟ إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر. ئەو نوێژە واد لێ ئەکا لە خراپە بگەڕێنێتەوە، لە فاحیشە و داوێن پیسی و خراپەکاری بتگەڕێنێتەوە. ئایا تۆی نەگەڕانێتەوە؟ بەراوەڵە مامۆستا، زۆر زۆر زۆرش. باشە، هەر هۆکاری ئەو نوێژە نەبووە کە تۆ عەبدایەتیت بۆ خوای گەورە کردووە، تۆ کۆمەڵێ تاوانت ئەنجام نەداوە، کۆمەڵێ هەنگاوی خراپت نەناوە؟ بەڵێ مامۆستا، ئەو شتە هەبووە، ڕاستە. باشە، ئەمە سوود نییە؟ بەڵێ. کەواتە تۆیەکی دامەزراو کە چەند ساڵە غەڵەتت نەکردووە، خوای گەورە بە هۆکاری ئەو نوێژەوە توی پاراستووە. بەڵێ بەڵێ. چۆن؟ ئەجا نازانم لەوەی کەوە ئایا سوودم لی نەبین و من لەوە تێناگەم، بەڕاستی ئێمە سوودی مادی لە نوێژە نەبین. نەنا مامۆستا، بەستم ئەوە نییە، یعنی ئێستا دڵێن ئەگەر نوێژی بکەی یعنی بەرەکەتێکی زۆر دێتە ژیانتەوە، یان دائیمەن دڵخۆش دەبی، بەس ئەمن لە ڕووی بەرەکەتی کاتەکەەوە مەبەستمە، نەک ئەوەی کە بڵێم نوێژ ئیسیفادەی نەبووە لە بۆ ژیانم، لە ڕووی بەرەکەتی کات و یان ئەو شتانەوە مەبەستمە. بەرەکەتی کات بەدەست خۆتە خوشکە گەورەکەم، کات لە شەو ڕۆژێکا 24 ساعتە، 24 ساعتە 12 ساعتی بەخەو بکوژی، 12 ساعتەکەی تریش بە مۆبایل و بەشتی بێسوود، ئەشتوانی 6 ساعتی دانی بۆ خەو، 18 ساعتەکەی تر هەر هەمووی بۆ شتی بەسوود بەکاری بێنی، بۆ کتێب خوێندنەوە، بۆ قورئان لەبەرکردن، ئەتوانی یعنی پرۆژەی زۆر گەورەی ئەنجام بیت. باشە، یعنی بۆ نمونە من دوێنێ بەیانی ئەمە بە نمونەیە باسەکەم، باشە، کە سەلامدایەوە نوێژی بەیانیم کرد، تقریبا لە ماوەی 45 دقیقە توانیتم جزء و نیوێ قورئان بخوێنم. 45 دقیقە لە ماوەی 45 دقیقە جزء و نیوێکی قورئان بخوێن. باشە، ئەگەر 45 دقیقەی تریش ئیضافەم بکردایە ئەیکردە 3 جزء، یعنی بە سەعات و نیوێک، بە سەعات و نیوە. ئەگەر ئەم سەعات و نیوە بڕۆشمایە بخەوتمایەتەوە، ئەو 3 جزء ئەم ناخوێن. باشە، ئەمە بە نمونە هێنەوە. تۆ جاری وا هەیە 3 سەعات کاتت لێ ئەڕوا هیچ پرۆژەیەکت نییە، هیچ شتێکت یا ئەنجام نەداوە، کەواتە بەرەکەتی کات ئەبێ خۆت هەنگاوی بۆ بنی، خوشکی گەورە، خۆشی ماڵەکەت ئەبێ خۆت دروستی بکەیت، تێگەی ڕوحت ئەبێ خۆت ئاسوودەی بکەیت. ئەم ئیسلامە هاتووە، یعنی ڕوحەکە بەو ڕوحەیە، ڕوحەکە بەو لاشەییە. ئێستا مولحیدەکان ڕاستە ڕوحیان هەیە، بەڵام ڕوحیان مردووە، هەموو ژیانیان بەدوای شەهەوات و حەز و ئارەزۆیە، لەگەڵ ئەوەشا دڵێکی زۆر تەنگ و ناڕەحەتیان هەیە. بینیتە چۆن مەشغوڵ بوونە بەخواوە، ئەوان ئەڵێن خوا نییە. باشە، ئەگەر شتێک نییە بۆ خۆت پێوە مەشغوڵ کردووە؟ ئەگەر نییە واستيقنتها أنفسهم ظلما وعلوا، خۆ سوور ئەزانن خوا هەیە سبحانه وتعالى، بەڵام حەز و ئارەزۆکانی ئەوانی گرتووە، ڕێگری لە حەز و ئارەزۆکانی ئەوان کردووە، بۆیە ڕقیان لە خوایە، بۆیە ڕقیان لە مەنهەجی ئیسلامە. تۆ سەیریکە هەچی داوێن پیس هەیە، هەچی دز هەیە، هەچی پیاوکوش هەیە، هەچی ڕیباخۆر هەیە، هەچی قۆڵبر هەیە، هەچی خەڵکی تاغوت و زاڵم هەیە، ڕقی لەو ئیسلامەیە. لەبەرچی ئیسلام ڕێگری لەم ئینسانە مجریما ناکات، لەم داوێن پیسا ناکات. نایەڵێ زینا بە ئاشکرا بکرێ، ئەگەر هەر کەسێکی زینای لێ ئاشکرابی حەدی لێدات. نایەڵێ خەڵک عەقلی لە دەست بات، سەرخۆشەکان و بێهۆشەکان ئەگرێت،
نایڵێ مەزبن ئاوا بە ئاشکرا کۆمەلگا ئیفسادکەن، نایڵێ پیاو کوش بە کەیفی خۆی بسوورێتەوە چەک لە شان بێ و خەڵک بکوژێت. ڕیباخۆرەکان قۆڵبەست دەکات دەمیان ئەدوورێتەوە. ئەی ئەوە بۆیە خوشکی گەورم ئەو ئیسلامە هاتووە ڕوح ئەکاتە بەرگی ئەم ڕوحەمانە، ئەو لاشەیەمان زینوو ئەکاتەوە. بۆیە تۆ چەند ساڵە کە تووشی غەڵەت نەبوویتە هەر ئەو فەزە ئەگەڕێتەوە بۆ ئیسلام. خوشکی گەورم دەستخۆش مامۆستا داواکاریەکم هەیە. طبعا پێشی داواکاریەکە بکەم داکم یەک ساڵە مایکی دەنێری وەرنەگیرە ئەمن ئەو شۆمایکمنار ئەلحەمدوللا وەرگیرە. دەبزان دایکتم دەرێ دایک مامۆستا ئەی تۆ ناڵی دایکت فەرموو. نا مامۆستا من داواکاریەکەم هەیە. من حەزەکەم مامۆستا حەزەکەم ئەزمونێکی ژیانی بەڕێز ینی ژیانی خۆتم پێ بڵێ لەگەڵ ئەوەی کە ئامۆژگاریەکەم کەی لە هەموو ژیانم ئیستفادەی زۆری لێ وەربگرم. ئەو ئامۆژگاریە مۆری وەکوتم شەو ڕۆژ 24 ساعتە تۆ توانی 12 بۆ خەودانیت و 12شی بۆ مۆبایل تێبگەوە ئەشتوانی 6 ساعت 8 ساعتی بۆ خەوی ئیسراحەت دانیت 16 ساعتەکەی تر 18 ساعتەکەی تر بکەیتە پرۆژە بکەیتە لەبەرکردنی قورئان کتێب خوێندنەوە شتێکی بەسوود. ئەو کاتە دۆ 2 ساڵ تر ساڵێکی تر 6 مانگی تر ئینسانێکی تریت. من وعدت ئەدەمێ 6 مانگ لەسەریەکە کاتەکانت بەشتی بەسوود بەرەسەر بە کتێب خوێندەوە بە قورئان لەبەرکردن مانگێکی تر 6 مانگی تر تۆ ئینسانێکی تری ئافاقا لە ڕووی قسەوە کەسێکی قسەزان دەرئەچیت لە ڕووی بیرکردنەوە و معریفە و سەقافەت و ئینسانێکی ترت لێ دەرەچێت هەڵەشەیت نامێنێت فێر سەبر ئەبیت فێری ئەوابی قسە لە جێگەی خۆیان بکەیت فێری ئەوابیت وەکو ئینسان مامەڵە بکەیت. ئەمە بەرەکەتی کاتە ئەگەر کات بەو شێوازەبی قۆزیتەوە دروستە دەتکات بە ئینسان. بەڵێ دەستەکانت خۆش مامۆستا داکم پرسیارێکی هەیە زۆر لە مێژەوە پرسیاری هەیە حەز دەکەم ئێستا لێتی بکەم بەبیری هاتەوە ئەگەر ئیزن هەیە. مامۆستا زەواج بە زۆری چه حکومەتی هەیە ئێستا بۆ نمونە ئەگەر کچەکە ڕازی نەبیتن ماڵی بابی بە زۆری زەواجەکەی پێ بکەن یعنی بەبێ ئەوەی کچەکە ئاگداربی بچن مارەی بکەن ئایا حکمی چییە؟ یعنی ئەو زەواجە باتڵە خوشکەکەم ئەو عەقدە عەقدێکی باتڵە دروست نییە بە هیچ شێوازێک. نابێ ئافرەت بە زۆر بدرێ بەشوو نابێ ئافرەت بە زۆر بدرێ بەشوو ئەبێ حسن و ڕەزای تیابێ ئیجاب و قبولی تیابێت. مامۆستا یعنی ئیجاب و قبول ئیجاب و قبول یعنی پرسیار لە کوڕەکەکەن ئایا تۆ ئەم کچەت ئەوێت ئەویش ئەڵێ بەڵێ باشە. پرسیار لە ئافرەتەکەکەن ئایا تۆ قبولتە ئەم زەواجت قبولە ئەم کوڕەت قبولە ئەبێ ئەویش قبولی بێت باشە. کەواتە کچ بە زۆر نادرێ بەشوو و لە ئیسلامیشا کچ بە زۆر نەدراوە بەشوو. لەناو بۆ نمونە لە مێژووی ئیسلامیە هەبووە وەکو عەشرەت وەکو فکر وەکو بنەماڵە ئەمە کراوە بەڵام مێژووی ئیسلام چۆن بڵێ ئیسلام تەحملی مێژووی ئیسلام ناکات و بەرپرسیارەتی مێژووی ئیسلام ناگرێتە ئەستۆ. ئەو مێژووە مێژوو بووە ئیسا من ئەکرێ ببمە مێژووی ئیسلام بەڵام نابێت وەکو چۆن بڵێم من حیسابم لەسەر ئیسلام حیسابم نە لەسەر ئیسلام حیساب نیم. ئیسلام دینەکەیە بە پاکی ماوەتەوە ئەمما خەڵکێک کە دێت بەناو ئیسلام و شتێکەکە ئیسلام تەحملی ئەو مەسئولیەتە ناکاو